طبعا ئەوەی ئێستا من بۆتان باسەکەم بۆ ئەو کەسانەیە کە زۆر حەزیان لە بینینی فیلمە و ئەچنە بنج و بنەوانیەوە. ئەزانم هەمومان برادەرێکمان هەیە هەر ناوێرین ناوی یەک فیلم بێنین یەکسەرە لە لای بەکۆنا جاکە قسەشی لەگەڵ ئاکەی لە دەرهێنەرکە زیاتری لێزانێت. ئەم جارە گەرە و برادەرەتان بینی ئەزانی چی پێ بڵێن فلانە فیلم زۆر جوانە، بەڵام مەحاڵە دایرێکتەر کەتەکەی وابێت دوایی بە پۆزێکەوە سەیری کە و بڵێ ها تو مەز نازانی دایرێکتەر کەس چییە. زۆر جار بیستومانە یا بینیومانە فیلمێک بە دوو شێواز کۆتایی پێێت. شێوازێکیان فیلمەکەیە کە بە شێوەیەکی ڕێکوپێک و بێکێشە کۆتایی پێێت، بەڵام هەنێ جار هەمان فیلمە بینین لە شوێنێکی تر و بە شێوازێکی تر کۆتایی پێێت و وردەکاری زۆر جیاوازتری تێدایە. ئەمەش لە کاتێکەیە ئەو فیلمە دایرێکتەر کاتی بۆ کراوە. ئەزانن هۆکارەکەی چییە؟ هەر کەسێک زانی با لە کۆمنت بۆم بنووسێت. نانامەی نووسم قەی ناکە ئەمەشیان خۆم پێتاڵم چیتان لێ بکەم، بەڵام سەرەتا با بەیەکەوە سەیری ئەم نمونەیە بکەین. سیر بوو ها هەمومان فیلمەکەمان بینیوە زانین ئەوەی کە ئێمە بینیومانە کۆتاییەکەی بەم شێوەیە نییە. ئەوەی ئێمە بینیومانە کارکتەری ویل سمیت کە دەوری دکتۆر ڕۆبەرت دەبینێت تەقینەوەیکی بەدەستەوەی خۆی دەتەقێنێتەوە بە ڤامپایرەکانە بۆ ئەوەی ئانا و کوڕەکەی ڕزگار بکات، بەڵام ئەمەیان کۆتاییەکی تەواو جیاواز بوو. دێ ئینجا با باسی ئەم کۆتاییە جیاوازانە و دایرێکتەر کەتتان بۆ بکەم، یان ئەوەی کە پێی دەوترێت کەتی دەرهێنە. خۆی ناوەکە واتە ئەو بڕینانەی کە دەرهێنەرەی کات، بەڵام بڕوان پێ بکەن هیچ پەیوەندی بە دەرهێنەری داماوەوە نییە. لە 95 بڕیارەکان کۆمپانیەکانی وەبەرهێنان یان ئەوانەی دەن کە سپۆنسەری بەرهەمەکەیان کردووە. ئەمەش لەبەرچی تەنها لەبەر ئەوەی بڕێکی باش پارە پاشەکەوت بکەن. هەر خەیاڵیان لای پارەیە، بیر لەوە ناکەنەوە کە کۆتایی فیلمەکە تێک و پێکەیەن. مەرج نییە هەموو فیلمێک دایرێکتەر کەتی هەبێ، بەڵام هەنە فیلمی جیهانی هەیە ئەمە بۆ بەنسیبیان. جارێکی تر باسی یەکێک لەو فیلمانەتان بۆ ئەەکەم. بابیرم نەچێ وەکو جاری جاران پێشنیاریەوەتان بۆ ئەەکەم بچن فیلمێکی کوردی ببینن، فیلمی ئالوودا، فیلمێکی زۆر باشە بەدڵی ئێوەیە.